خانمە هونەرمەند سارەکەرەم لە گەلەری میدیای شاری هەولێر پێشانگایەکی ئینستەلیشنی بە ناونیشانی درۆ کردەوە. وەک هونەرمەند خۆی ئاماژەی پێکات هەر کەرەستەیەک کە لەم پێشانگایە خراوەتە ڕوو گزارش لە بابەتێکی قوڵ و مەبەستدارەکات. وا بڕیارە پێشانگاکە ماوەی 4 ڕۆژ لە سەعات 9 بۆ 1 نیوەڕۆ بەردەوام بێت. پێشەنگای تایبەتیم کرێتەوە لە هۆڵی میدیا بە ناوی درۆ. پێشەنگاکە بەگشتی معنەتی مامۆستاکان دەگەێنێت کە لە قوتابخانە ناوحکوومیەکان دەرسیان وتۆتەوە. من بۆ خۆم چەندان ساڵ ئەو معناتەم کێشاوە یاخود بینیومە. هەوڵم داوە ئەوانەی کە دەوروبەر من یاخود ئەوانەی کە برادەر من ئەو معناتەم هاوبەش کردووە لەگەڵیانە. زانیومە کە هەمان شتە تەنانەت نەگرە هەولێر لە شارەکانی دیکە و لە چەندان مامۆستای جیاوازی دیکە هەموو زانیاریەکانم کۆ کردێتەوە لەم پێشەنگایە بەکارم هێناوە. پێشەنگاکە پێشەنگایەکی ئینستەلیشنە. بێگومان من هەوڵم داوە کلتورەکەم بەکار بهێنم بۆ دیارخستنی بابەتەکەم، چکە کلتورەکەم من پێناسەی منە. لێرەدا چەندان کارم دانەوە کە 4 کاری تایبەتن، هەر یەک و چەندان پارچەی جیاوازن، واتای جیاواز ئەگەیەنێ. بۆ نمونە من سەرەتا کاری چرام داناوە. چراکەم کە بخۆی چرا مانای ڕووناکیە، ڕێگە ڕووناکردنەوەیە و گەرمی پێبەخشینە. بەڵام چەندان کەس ئەبینی یاخود باڵادەست ئەبینی کە هەوڵیان داوە بکو چرایەک بۆ تو ببن، بەس کەچی چراوەکە هەم ڕزیوە هەم نەوتەکەی ڕژاوە کە بریتێ لە هەک بەکەی، هەمیش بێجگەلەوەی کە ڕووناکیەکی نییە، دووکەڵێکی پیسیشی هەیە زیانت پێ ئێگەێنێت. چەندان کاری